یاریەکانی خولی نابی فوتساڵی کچانیانەکانی کوردستان دەستی پێکردو لە یەکەم جەولە هەردوویانەکە یەکەم و دووەمی وەرزی ڕابردوو ڕوبەڕووی یەکتری بوونەوە لە هۆڵی ساڵح عەلی لە شاری سلێمانی یعنی سیروانی نوێ میوانداری چۆمانی کرد لە گێمی یەکەم یاریزانانی چۆمان بە ئاستێکی بەرز دەرکەوتن و ئەو گێما بە 5 گۆڵ بەرامبەر بە گۆڵە یاریەکان بە پێشکەوتنی خۆیان کۆتایی پێێنا لە گێمی دووەم سەرڕای ئەوەی سیروانی نوێ گۆڵێکی تری تۆمار کرد بەڵام چۆمان 2 گۆڵی تری کردو یاریەکەش بە 7 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە بردنەوەی کچانی یانی چۆمان کۆتایی هات. سپاس بۆ خی گەورە ئەوڕۆ زۆر دڵخۆشم یاریزانەکانم تا حدێک ینی بەڕاستی ئەو تەمارینانە و ئەو قسانێک ئەمە پێمان گوتن لە ناو یاریگە هەمویان جێبەجێ کرد پشتیوان بەخوای گەورە هەموو هەوڵێک دەدەین پارساڵیش بۆ ئەوەی هاتبووینکەوە جامەکە بەرز بکەینەوە بەڵام بە نسیبمان نەبوو ئینشاڵڵە ئەو ساڵ بتوانین بە هەموو لایەکمان بتوانین ئەو جامە بۆ بکەینە دیاری وەکو دیارەک بۆ قەزای چۆمان و هەروە هەموو خەڵکی باڵەکات. یاریزانانی چۆمانیش دەڵێن ئەمساڵ ئامانجیان نازناوەکەیە و بەباشی ئامادەکاریان بۆ کردووە. من وەگەرزانشیانەی چۆمان ڕاستە ساڵی پار بەشێکی زۆر باش دەرکەوتی توانیمان پلی دۆمە دەزێت بەڵام ئەم ساڵ تمۆحی نازناوەکەمانێ ئینشەڵڵا بە یەکدەستی یاریزانەکان و تاکتیکی مداڕی دەتوانین جامەکەم ساڵ بێنەوە بۆ یانەی چۆمان. ئەم ساڵ ئەزمونێکی تازەیە بۆ من بەڕاستی لەگەڵ یانی چۆمانە من پارساڵ یاریزان یانی سیروانی نوێ بووم و پاڵوانی کوردستان بووم ئەم ساڵ هاتوومەتە یانی چۆمان بە ئومێدی ئەوەی ئەم ساڵ مێژوویکی جوانتر بۆ یانی چۆمان بنووسینەوە متمانێکی تاوان بە فیرقەکەمانەیە ئێمە بێجگەلەوەی ئێمە معتەریفمانی وەکو یانەکانیکە ئێمە ئەمڕۆ لە یەکەم یاریماناکە وەکو افتتاحی بۆ پاڵەوانێتەکە ئێمە توانیمان ئاستێکی زۆر باش پێشکەشکەین و بە جیازێکی زۆر لە یانەی سیروانی پاڵوانی وەرزی ڕابردوو بەرینەوە ئێمە زۆر ئامادەین ئینشەڵڵا ساڵ ڕکابەرێکی بەهێزەکەین لەسەر نازناوەکە و ئینشەڵڵا بە پلەیەکەمین. جێی ئاماژێ ئەم ساڵ 11یانە بەشداری خولی نابی فوتساڵی کچانیانەکانی کوردستانیان کردووە و لە یەکەم هەفتەش سەرجەم یاریەکان ئەنجام درا تەنیا یانی شێخان لە چاوەڕوانیدا بوو. شمارۆڤ گەلی کوردستان سلێمانی.